بەناوی خۆی گەورە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان و پارێزگای سلێمانی ئەمڕۆ پێشوازیمان کرد بە گەڕانەوەی سەرکردە و پێشمەرگەی دێرین و بەردەوام هەواڵی خۆشەویستمان کاک مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی سیاسی بەشۆندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەناوی خەڵکی سلێمانی و کوردستانەوە بەناوی پارێزگای سلێمانیەوە خێراتنەوەیەکەین ومێدی تەندروستێکی باشی بۆ خوازین ومێ دەکەین گەڕانەوەی بەڕێزیان بێ بەمایی یەکویزی و هاوخەمی و سەرخستنی ئەجەندا نیشتیمانیەکانمان و کۆتایی هێنان بە هەموو ناکۆکی و دووبەرەکی و پشت لێکردن. زۆر زۆر سوپاس و بەخێر. ئەم کاتتان باش. زۆر سوپاس بۆ جەنابی پارێزگار. سپاس بۆ ئامادەبوونی ئەو هەموو دۆست و پێشمەرگە و ئەندامانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی پەرلەمانتارەکان و هەموو ئەو جوامێرانەی کە لە سەرانسەری کوردستانە چ ئەوانەی ئێستا بینی و من چ ئەوانەی کە ئێستا لە دەرەوەیان بینم سپاس بۆ هاتنیان بۆ ئێرە و پێشوازیکردنیان لە ئێمە پێشوازیکردن نییە لە کەسێک کە ناوی مەلا بەختیارە. ئەم پێشوازیە چاوەڕوانیە لە کەسێک کە غەدرێکی گەورە بەرامبەر بەخۆی و کاکە باتڵ و وەستا حەسەن و خوا نەکردە بەرامبەر بە خەڵکی تریش کرابێت. ئەمە غەدرێکی ئەجگار گەورەیە. هاتنی خەڵک و ئەو بەرۆشەی کە من لە ڕۆژانی ڕابردوو لە دەرەوەی وڵات لە بەرلینەوە چاودێریمە کرد ئەو پەرۆشیە ئەخلاقی ڕاستەقینەی کوردەوانیە. ئەوەی ڕوودا لە ناو کووردا نەبوو پەیمان شکاندن. لەکوێ فێربوون ئێوە پەیمان بشکێنن؟ لەکوێ فێربوون؟ بەداخەوە ئێمە جاران خۆمان بە کوشت دەدا بۆی هاوڕێیەکمان دەست دژمن دەکەوێت. ئێستا بەداخەوە لە دوای چوارەمین کۆنگرەی یەکێتیەوە وای لێ هات خەڵک خواخوای بێ هاوسەنگەرەکانی بوو لە ناو بچن یا خۆی هەوڵی لە ناو بردنی بدا. بەداخەوە وای وردەکاری ئەم وەڵامی پرسیارەکانتان سەبارەت بەمە هەڵەگرم بۆ کۆنگرەی ڕۆژنامەنووسیم سبەینە لەسەر مەزاری مام سەعات 11 بەیانی. تەنها ئەوە نەو کۆتایی بە قسەکانم هێنم. ئەم پێشوازیە چاوەڕوانیە لە کەسێک کە منم بەردەوام بم لە دژایەتی گەندەڵی، بەردەوام بم لە خەبات لە پێناوی دیموکراسی، بەردەوام بم لە ئاشتەوایی هێزە سیاسیەکان و هێزە سیاسەکان و خەڵکی ناڕازی کوردستان. بەردەوام بم لە دژایەتیکردنی ئەوانەی نازانن ناخی ملەت بریندار بووە بەرامبەریان. ناخی ملەتیان بریندار بوو. سەرنجامی هەڵبژاردنەکە دەری خست ناخی ملەت چیتیایە و بیرکردنەوەی هەندێک لە سەرکردە نەزانەکانی هێزە سیاسیەکانی کوردستان چۆن بیرەکەنەوە. هەڵبژاردن دەری خست. بەڵام لەگەڵەوەشە ئێمە هەمومان قەدەرمان ئەوەیە لە باشووری کوردستانە ژین، قەدەرمان ئەوەیە چارەنووسی هەرێمی کوردستان ئەبێت لە بیربلەی چاومان جوانتر بپارێزین، بەڵام بە چاوێکی کراوە ڕخنە لە هەموو کەم کوڕەکانیشی ئەگرین، ڕخنە لە هەموو بەدکارەکان ئەگرین، ڕخنە لە هەموو ئەوانەش ئەگرین کە وایان لەم هەرێما و وایان لەم ئەزموونە کردووە خەڵک لەم هەڵبژاردنە دەوروبەری 500,000 کەس لە یەکێتی و پارتی بتەکێتەوە. ویلایەنەکانی تری شەرێکە بە ڕێژەی خۆی. من زۆر سپاسان دەکەم میدیاکارەکان هاتنتان بەم جەمعە فرەوانە و چاودێریکردنی تەندروستی من لە یەکەمین ڕۆژی وڵات بەجێهێشتن تا ئێستا و ئەو هەواڵانەی کە من متابعەمە کرد لە هەموو کەناڵەکان، لە هەموو پەیجەکان، لە هەموو سایدەکان سەبارەت بە تەندروستی پێشمەرگەیەکی ئەم کوردستانە کە ناوی مەلا بەختیارە بڵاوەکرایەوە
ئەوە دلیلی ئەوەیە ئەم خەڵکە ئەخلاق ساڵە بەسەریا نەک بێ ئەخلاق ئەخلاق بەسەریا زاڵە نەک بێ ئەخلاق هاتینەوە بەردەوامە بین بێگومان ساڵانی ڕابردوو چۆن بووم وا ئابم کەس چاوەڕوانی ئەوە نەکە هەڵوێستی بیر و باوەڕ و مەبادی خۆم بگوێ کەس چاوەڕوانی ئەوە لە من نەکە بە ئومێدی ئەوەی هەمومان تێ بکەین نەکەر ئێمەمانان کە ساڵەهایە ئەڵێن وای لێت بە ئومێدی ئەوەین هەمومان ڕابچەڵەکەین نەکەر ئێمە دەستەیەک لەو خەڵکەی کە ڕاچەڵەکین بە ئومێدی ئەوەین هەمومان ڕخنە لە خۆمان بگرین هەر هەمومان ڕێگەکە ڕاستکەینەوە بەخێر بێن بەسەر چاو تکایە تەنها ئەوە ڕێگەم بن پێتان بڵێم پرسیارەکانتان بۆ سبەینی هەڵگرن بەڵام لە ڕێگەی ئەوە زۆر زۆر سپاسی هەموو ئەوانەکەم کە لە منان پرسیوە وەگردنی ئەوانش ئازادەکەم کە لە هەندێک پەیج و فەیسبوک و ئەوانە واتی ئێگەیشن کە ئێمە سیناریۆیە کەس سیناریۆ بە ژیان و بە مەبەرگی خۆی ناکە ئەوە شەرمەزاریی گەورەیە من بێم سیناریۆیەک دروستکەم بۆی سۆزی خەڵک بەرامبەر بە خۆم بزوێنم بەڕاستی من پێویستیم بەوە نییە سۆز ببزوێنم پێویستیشم بەوە نییە مێژوو بتاشم مێژوویەکم هەیە بەسمە خۆشەویستیەکیش ئەگەر هەم بێ لە ناو مەلەتەکە بەسمە باقیەکەی هێشتا ئەرکمە زۆر بەخێر بێن سپاس بۆ هەمووتان لە کۆتاییە ناتوانم سپاسی ئەو کەسە نەکەم کە سەرچاوەی ڕاستەقینەی دۆزینەوەی ئەم تاوانە بوو بەرامبەر بە من و بەرامبەر بە وەستا حەسەنیش ناتوانم سپاسی نەکەم ڕۆژێک دێ وردەکاریەکانیشی باسەکەم ئەیڵێم جێ ڕۆژێک دێ وتم ڕۆژێک دێ ئەیڵێم ئەمە یەک دوام من کە لە عەمان بووم تێگەیشتم کە چیم بەسەر هێنراوە بە پشکنین لە خستەخانەی خالیدیە دکتۆرەکان پێیان وتم ماوەیەکی کەم لە بەردەم ژیان تا ماوە فریاکەوە ناچار تەلەفۆنم بۆ هەواڵقوبات کرد هەواڵقوبات ئەمە سەرگوزەشتەی منە تکایە هەم بە پەیوەندیەکانی حکوومەت بڵێ ئەم بە جەنابی سەرۆکی هەرێم بڵێ پێش دەقەینە بر تەلەفۆنی بۆ کردمەوە جەنابی سەرۆکی هەرێم بۆ ئەوشم گێڕایەوە دوای 7 دقە 8 دقە خاوەنشکۆ جەلالەتی مەلیکی ئوردن هاتە سەرخەت وتی تۆ میوانی منیت نوێنەرەکانی خۆی نار بۆ لای من و دەست بەجێ منیان برد بۆ پشکنین و دەست بەجێ موافقەتی جهاتی ڕسمی وە گیرا کە لە پشکنی تایبەتی بەزووترین تەنها دەریخەن کە من چیمە و وایم کرد من ئێجگار سپاسی خاوەنشکۆی ئوردن جەلالەتی مەلیکەکەم و بێڕادە سپاسی جەنابی سەرۆکی هەرێمەکەم کە مەگەر بەس جەنابی مامدەلا زندووکەیتەوە ئەمە بۆ بکە و سپاسی هەموو ئەو دڵسۆزانەکەم کە دڵسۆز بوون قەت لە بیر ناچێت بەخێر بێن بەسەر چاو بەڕێزانەوەی کابینتان کۆنگرەی ڕۆژنامەوانی بەلابەختیار بوو کە لە وڵاتی ئەڵمانیا و ئەمڕۆ گەشتەوە
شاری سلێمانی لە دوای وەرگرتنی چارەسەرەکانی ئەو لە کۆنگرە ڕۆژنامەکە ئاماژەی بۆدا لا کۆنگرە ڕۆژنامەکە ئاماژەی بۆدا سپێنێ لەسەر مەزاری مام جەلال سەرۆکۆماری پێشووتری عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا تەواوی وردەکاریەکان دەخات